ڕاگەاندنی هاوبەشی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێڕی ئێران ڕاهی کاریگەر خەڵکی بەلوچستان لە ژێر زەبری سەرکوتگەرانەی ڕژیمی ئیسلامیدا. ڕۆژی سێشەممە دەی پوشپەڕی 1404 هێزە نیزامی و ئەمنیەتیەکانی ڕژیمی ئیسلامی پێکهاتوو لە تیمێکی زانیاری سپای زاهیدان بە فەرماندەیی کەسێک بە ناوی حاجی حامید و بە هاوکاری یەکێک لە بەکرێگیراوە خۆجەییەکانی سوپا بە ناوی ڕەزا یەلەکزەهی ناسرا و بە ڕەزۆک شیرازی کە تۆمەتبارە بە کوشتن و کردداری جەنایەتکارانەش هێرشیان بردە سەر گوندی گونیچ لە شارستانی خاش. ڕاگەیانەرە پەیوەندیدارەکانی ڕژیم بڵاویان کردەوە کە ئەم هێرشە بە مەبەستی ڕاوەدونانی پێنسی خوڕی ئیسرائیلی بەڕێوەچووە کە دەیانویست لە سنوورەکانی باشووری ڕۆژهەڵاتەوە خۆیان دەرباس بکەن، بەڵام بەهۆی شەڕ و ناکۆکیەکی خوێناوی کە ساڵەهایە لە نێوان هۆزی بامرێ و هۆزی یەلەکزەهی لە ئارادایە دەوترێت کە ڕەزۆکی شیرازی لەم بارودۆخە سیاسیەدا دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر ئێران بە مەبەستی تۆڵەسەندنەوەی تایەفی ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیمی ئیسلامی هانداوە کە ئەو هێرشە بکەن. وە بیرهێنانەوەی ئەم خاڵە گرنگە کە ناکۆکیەکانی نێوان هۆزی بامرێ و یەلەکزەهی دوای ئەوە دەستی پێکردووە کە ڕەزۆکی شیرازی و مامی سەر بە هۆزی یەلەکزەهی یەکێک لە ئەندامانی هۆزی بامرێیان کوشت. دوای ئەو تاوانە هۆزی بامرێش مامی ڕەزۆکیان کوشتووە. ئێستا ئەم ناکۆکی و تۆڵەسەندنەوە دوولایەنە گەیشتووەتە قۆناغێکی زۆر مەترسیدار. لەم ڕووداوی دواییدا ئەم هێرشە خوێناویە بووە هۆی شەڕ و تێکەڵچوون لەگەڵ ژنانی گوندەکە و تەقەکردن لێیان. دوو ژنی بەلوچ بە ناوەکانی خامبیبی بامرێ و لالبیبی بامرێ کوژراون و لانی کەم دەژنی دیکەش لە هۆزی بامرێ بریندار بوون. بارودۆخی بەلوچستان لە یەک مانگونیوی ڕابردوودا بە تایبەت لە سەرەتای شەڕی 12 ڕۆژەوە شایەتی چەندین قەتڵی گوماناوی، ڕەفاندن و بە بارمتەگرتن بە مەبەستی باشگیری لە شارەکانی زابل، زاهێدان، خاش، ئێرانشار، نیکشار و هەروەها هێرشی چەکدارانە بۆ سەر فرۆشگا و چێشخانەکان لە زاهیدان و ئێرانشار و کردەوەی چەکدارانەی گروپە نیمچە نظامیەکان بووە. پەرەسەندنی ئەم کردەوە چەکداریانە لە پارێزگایەکدا کە ماوەی یەک ساڵی تەواو بۆ خەبات و ناڕەزایەتی مەدەنی و ئاشتیانە و هەروەها خۆپشاندانەکانی ڕۆژانی هەینی شلگێڕانە لە هاو ئاهەنگی لەگەڵ بزوتنەوەی ژن ژیان ئازادیدا هەنگاوی هەڵدەگرت زۆر جێگەی سەرسوورمانە. پەرەسەندنی ئەم کردەوانە لە کاتێکدا کە دیاریکردنی پارێزگاری خۆجەیی لە شارستانی خاش کۆمەڵێک چاوەڕوانی نوێی لە کەشی ئەو پارێزگایەدا دروست کردووە و مەولەوی عەبدولحەمید بۆ یەکەم جار دوای 14 ساڵ ڕێگەی پێدراوە بچێت بۆ حەج واتایەکی تایبەتی بەخۆیەوە گرتووە. لەم نێوەندەدا پەرەسەندنی ناکۆکی و کێبڕکێ تایفیەکان جموجۆڵی هەڵخەرێنەرانەی فاشیستەکانی سەر بە ڕژیم بەهۆی ناڕازی بوونیان لە گۆڕانکاریە سیاسیەکانی ئەو پارێزگایە دەبێتە هۆی نەئارامی و بشێوی نوێ لە پارێزگاکە. سەرەڕای ئەم ئەگەرانە سەبارەت بە گۆڕانکاریەکانی ئەو پارێزگایە هێرشی چەکدارانە و جەنایەتکارانی هێزە نظامی و ئەمنیەتیەکانی ڕژیمی ئیسلامی بۆ سەر گوندی گونیچ لە شارستانی خاش و تەقەکردن لە ژنان لەگەڵ کاردانەوە و تووڕێی و بێزاری هۆزەکانی بەلوچ ڕوبەڕوو بووەتەوە. ڕاگەیان و بڵاوکراوەکانی بەرپرسانی هۆزە جیاوازەکانی بەلوچ لە ئیدانەکردنی ئەم کردەوە تاوانکارانە بە تایبەت لەلایەن ڕێبەران و ڕیسپی و سەرۆک هۆزەکانەوە کە لە پێکهاتەی کۆمەلگەی عەشیرەیی ئێستا سەرحەدی بەلوچستاندا هێشتا ژنێک وەک ناموسی پیاودا دەندرێت گرنگێکی تایبەتی هەیە. ئەم هەڵوێست و کاردانەوە تونند و تیژانە دەتوانێت ئاستی ناکۆکیەکان لەو پارێزگایە بەڕادەیەکی زۆر بەرز بکاتەوە و ئاگری شەڕێکی نوێ لە نێوان هۆزەکان یان شەڕی تایفی و هێزە چەکدارەکانی ڕژیم خۆش بکات. ئێمە هێرشی جەنایەتکارانەی هێزە نیزامی و ئەمنیەتیەکانی ڕژیمی ئیسلامی بۆ سەرگوندی گونیج لە شارستانی خاش لە ژێر هەر پاسا و ئامانجێکدا بە توندی ئیدانە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمی ئەو بنەماڵانە دەزانین کە لەو ڕووداوەدا ئازیزانیان لە دەست داوە. ئێمە لەسەر ئەو باوەڕین کە بزوتنەوەی مەدەنی و ئاشتیانەی خەڵکی بەلوچستان وەک هاوپەیمانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی هیچ پەیوەندیەکی بەکردەوە چەکداریەکانی گروپە نیمجە نظامیەکانەوە کە خاوەن ئامانج و پاڵنەری جیاوازن نییە. لە ڕوانگەی ئێمەوە ئەم کردەوە چەکداریە زیان بەخشانە زیانێکی گەورە و لە قەرەبوو نەهاتوو بە بزوتنەوەی مەدەنی خەڵکی بەلوچستان و هەڵسوراوانی سیاسی و مەدەنی پارێزگاکە دەگەێنێت. ئێمە بڕوامان وایە کە ناکۆکیە تایفیەکان دەتوانرێت لە ڕێگەی ئاشتیانەوە چارەسەر بکرێن. هێزە گەنج و وشیارەکانی هۆزەکان دەتوانن کۆتایی بەم پرۆسە خوێناویانە بهێن و
قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی نێوان هۆزەکان دەست پێ بکەن. ئەوان دەتوانن ڕێگر بن لەوەی کە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی یان هێزە دژە خەڵکیە خۆجەیەکانی تر لەم ناکۆکیانە بۆ گەیشتن بە ئامانجە دزێوەکانی خۆیان کەڵک وەربگرن. لە ڕوانگەی ئێمەوە بەلوچستان وەک ئستراتیژیکترین پارێزگەی وڵات لە دەیەکانی داهاتوودا دەتوانێت ببێتە نمونەیەکی تەواو لە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان هۆزە جیاوازەکان و نەتەوە جۆرە جۆرەکانی وڵات. بڕوخێت ڕژیمی کۆماری ئیسلامی بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگێری ئێران ڕاهی کاریگەر یەکشەممە 15 پوشپەڕی 1404 بەرامبەر لەگەڵ 6 جوولای 2025